باز لە ئەواکەین کە نرخ و کوالێتی کە ئاماژێکی گرنگە لە کڕینی هەر کاڵایەکە کە ئێمە بمانەوێت لە بازارە هەر کاڵایەک بەدەستبێنین ئەم کاتژمێرە بەدەستبێنین کە نرخ و کوالێتەکەی ئاماژێکی گرنگە کە سەرەتا باز لە بۆ هەر یەکەوە بە جۆرێکە سەرەتا باز لە کوالەتەکەیکەین لە کوالەتەکەی پرسین دواتر لە نرخەکەی پرسییم زای نرخەکەی بۆ ئێمە ئەگونجە و بەلامانەوە چۆنەکە هەندێک لە شتەکان بۆ نمونە ئەگەر ئەم دوو کوپە بە نمونە بێنینەوە کە ڕەنگە هەردووکیان وەکو شێوە یەکشت بن بەڵام لە کوالێتیا من شتێکی تر بێت بەڵام هەردووکیان یەکیشمان بۆ بکات یەکێک لە کوپەکان بە 1000 دینار بێت یەکێک لە کوپەکان بە 5000 دینار بێت ئێمە کامیان هەڵبژێرین کە کارەکەشمان بۆ بکات و لە ڕوو ئابوووریەکەشەوە زیانمان پێ نەگەینێت کەواتە باز لە کاڵای هەرزان و کاڵای گرانەکەین هەڵبژاردنمان بۆ کامیان هەبێەوە بۆ هەموو ئەو شتانی کە لە ژیانمانە بەکاری هێنین لە خۆراک و هەموو پێداویستێ جوانکاریەکانی تر وەکو کامالیات کە باسی لێواکرێت ئەمەش بۆی گونجاوە یان نەخێر گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆڤار بەگزادە مامۆستای زانکۆ مامۆستا سڵاوت لێ بکاتەوە باش سڵاو لە بەڕێستان زۆر سپاس بۆتەوە مامۆستا نمونە مەسەر دوو کوپە هێنایەوە کوپێکمان هەیە بە 1000 دینارە کوپێکمان هەیە بە 5000 دینارە هەرزانەکە بکڕم یان گرانەکە لە کاتێکە هەردووکیانێکیشم بۆ کات ئەمە پەیوەندی بە بڕای من بە دووشتەوە هەیە یەکەم شت بارودۆخی دارایی کەسەکە دووەم شتیش ڕادێ ڕۆشنبیری بەکاربەرەکە ئایا داهاتەکەی چەنە بە پێی گیرفانی خۆی باشترە مامەڵەکات ئایا ڕۆشنبیریەکەی چۆنە زۆر کەسمان هەیە داهاتێکی زۆر کەمی هەیە بەڵام مامەڵایەکە کات لە دەروێ قەباری خۆی کامە لە کۆتاییە بە زیانی کەسەکە ئاشکێتەوە لە ساڵانی پێشوو شابینیومانە وە لە ئێستا شاکەم تا زۆرەی بینین زۆر جار سێرەکەین خەڵکمان هەیە کرێچیە بەڵام ئەڕوا ئۆتۆمبیلێک ڕاکێشە بە قیستی 4 دەفتەر یعنی ئەمە هەم ڕۆشنبیری بەکاربردنەکەی نییە هەم بارودۆخی دارایی خۆشی خراپەکات ئەمە بوو ئەکات ئەمە چی ئەمەی دروست کردو ئەکرێت بڵێن بەگشتی ئەمە نمونەسە تاکی کورد دەهێنین و تاکی کورد چاولێکەری وای لێکات کە ماڵەکەی دراوسێم ئۆتۆمبیلی ڕاگرتووە لەبەردەم ماڵەکەیە با منش ئۆتۆمبیلە ڕابگرم لە کاتێکا توانای مادی من ئەوە نییە بەڵێ بە تەکیدی ئەمە پەیوەندی بە چاولێکەریەوە هەیە لە ساڵانی پێشوو شابینیومانە پێشەوەی ئەم قەیرانی داراییە دروست بێ پێش ساڵی 2014 تەنانەت ئەمان بینی زۆربەی خێزانەکان هەموو ساڵە قەنەفەکانیان نەگۆڕی یعنی شتەکە بوو بۆ مۆدێل من خۆم بینیومە خەڵک هەبووە ئێستاش خەڵکە بینم بەڵام ئێستا ڕەنگ بێ حاڵەتەکان کەم بوو بنەوە خەڵک هەبووە وەکو ئاماژەم پێ کرێچیە سارێ بە قیستی 5 دەفتەری و 6 دەفتەری ڕاکێشە بەڵێ چاولێکەری لە ناو ئێمە بەڕاستی لە کۆمەلگای کوردەواریە دەردێکی کوشندەیە و هەتا ئێستاش پێوێ ناڵێنین لە کاتێکا توانێت ئۆتۆمبیلێک لە توانای خۆتا بکڕیت هەمان کارێ بۆ کات بەڵێ ئەو ئەدگەێنێ ئەمیشانە بە هەمان شێوە ئەدگەێنێت باشە هەر سەبارەت بە نرخی کاڵا و ئەو شتومەکانی کە پێداویستی ڕۆژانەمانە بوو هەموو شتێک ئێمە ئەتوانین هەرزانەکە بکڕین گرانەکە نەکڕین یان نەخێر بۆ هەندێک لە پێداویستیەکان پێویستی بەوە هەیە کە شتە کوالەتی باشەکە یان شتە گرانەکە بکڕین ئێمە بێ دابشکاری کەین دابشکارەکە بێ بۆ شێوەیە بێ شمەکی پێویست شمێکی پێویستی ئێمە چییە کاڵای پێویستی ئێمە لە ڕۆژانەیە چییە ئێمە ئازانین ئێمە ناتوانین بەبێ خواردن بژین لەبەرەوە شتێکە ناتوانین چاوپۆشی لێ بکەین بەڵام ئەکرێ بۆ شتەکانی تر بۆ نمونە ئەگەر چاکەتێک لە جیاتی ئەوەی بە 200 دلار بیکڕیت ئەتوانی بە 20 دلار بیکڕیت هەمانی شە بۆ کات لەبەرەوە یەکەم شت کاڵا زەڕوریەکان دووهەم شت کاڵا کەمالیەکان جگەلەوە ئێمە ئەتوانین لە جیاتی گۆشتی سوور گۆشتی سپی بخۆین ئێستا لە بازاڕەکان نبینین کیلۆ گۆشتی سوور بە 22,000 بەڵام کیلۆ گۆشتی مریش بە 2,500 بۆ نمونە ئەتوانی شتەکان بارودۆخەکانی ژیانمان بۆ شوێک ڕێک باش ئێستا گەریکی جووی لێمان بێڵێ ئەخر مامۆستا گۆشتی سوور لەکوێ و گۆشتی مریشک لەکوێ ئەو تامێکە و ئەم تامێکە بەڵام ئەم شتە نەفسی نییە ئەم شتە ڕاستە هەر شتە و تامی خۆی هەیە بەڵام بەکاربەر ئەبێ بە پێی گیرفانی خۆی مامەڵەکە ئەبێ ئەو ڕۆشنبیری هەبێ شتێ بکات کە خۆی نەخاتە ژێر قەرزەوە چونکە ژیانی ئێمە لە کۆتاییشە بریتی نییە لە خواردن و جلوبەرگ و ئەو شتانە کۆمەڵێ ضرورێت هەیە لە ژیانی ئێمە ڕنگ بێ مۆزوعی نەخۆشی بێ مۆزوعی سەردان بێ مۆزوعی کرێ خانوو بێ چەندین شتی تریش باشە مامۆستا لە تەوەری پێشترە میوانێکمان لا بوو پەرستارێک بوو لە وڵاتی سوید کاری پەرستاریە کات
پرسیاری ئەم تەوەرەم لێ کرد لەسەر ئەوەی کە بۆ پێداویستی پزیشکەکانیش ئێمە ئەکرێت شتا هەرزانەکە هەڵبژێرین کە کوالەتێکی ڕەنگە کەمتری هەبێت لە بەراورد بە شتە گرانەکە کە کوالەتێکی باشتری هەیە بۆ نە دەرزیەک بنینەوە ئەمەی کە بەڕێزت باسیەکەیت کە شتێکی هەرزان هەڵبژێرین بە تایبەت لەم زۆرۆفەی ئێستا بەراورد بە شتێکی گران بۆ پێداویستی پزیشکەکانیش بە هەمان شێوەتوانین ئەو بەداخەوە ئێمە ئەگەر جیاوازی کەین لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئەوروپیا بە بڕای من بەراوردکردنێکی ناهاوسەنگە بێت چونکە لەبەر ئەوەی ئەوان کوالیتیان هەیە دوای ئەوە ژیانیان زەمان کراوە هەموو مانجێک بڕەپارەیەکەیان لە بەرامبەر ئەوەی کە چیان بۆ بکرێت لەبەرەوە حکومەت کوالیتی پێداویستە تەندروستەکان داناگرێت بەڵام منێکی نەخۆش لە هەرێمی کوردستانە منیش حەزەکەم باشترین شت بۆ خۆم بکەم ئێمە ئازانین ئێستا بەداخەوە زۆربەی کەرتی تەندروستی ئێمە لە هەرێمی کوردستانە بەرەو ئەهلی ڕۆشتووە منیش حەزەکەم لە شوێنێکا بمێنمەوە شەوی بە 200,000 باشترین خزمەتگوزاریم پێشکەش کرێ بەڵام کە نەشێبێت وەکو هاوڵاتی کوردی بەڕاستی بەداخەوە ناتوانانی مامەڵە لەگەڵ شتانەیە بکەین باش مامۆستا بۆ نەخۆشخانەیە گونجاوە بەڵام من ئەچمە دەرمانخانەیەک بۆ دوو شروع بمەیاتێ شروع بێکیان ئەڵێمە کوالەتێکی باشی هەیە دروستکراوی فلان شوێنە شروعێکی تریان ئەڵێمە کوالەتێکی کەمتری هەیە و کاریگەریەکانی لەسەر نەخۆشەکە کەمتریەکە ئەمەیان دروستکراوی فلان شوێنە ئەمەیان بە 5,000 ئەمەیان بە 15,000 دینارە لێرەیان من چی بکەم کە لە ئێستاە نەک بۆ پێداویستی پزیشکەکان بۆ زۆرینەی پێداویستیەکان بۆ زۆرینەی کاڵاو شتومەکەکان ئەم جیاکاریە هەیە ڕێک دووش دەخاتە بەردە و ئەڵێمە گرانەکەی ئەمە هەرزانەکەیە هەندێک شت هەیە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەیە هەنێ شت هەیە نرخەکەی عالەمیە بۆ نمونە با بڵین کۆمپانیای مارسیدس کۆمپانیای BM یاخود بڵین کۆمپانیای نیسان ئایا ئەو سارەی کە کۆمپانیای BMW بۆ دروستەکە هەمان سارەیە کە کۆمپانیای نیسان بۆ دروستەکە بێگومان بۆ دەرمانەکەش بە هەمان شێوەیە هەنێ شت هەیە براندە جا ئەوانیان لێرە چیەکەن ئەو کۆمپانیا جیهانیانە ئەو کاڵایی تەنانەت بۆ ناخۆی وڵاتەکەی خۆشیان دروستیەکەن هەم کوالیتی و هەم سعریشی جیاوازە لەو کاڵایی کە هەناردەی دەرەوەی وڵاتیەکەن بێگومان براندەکە کوالیتیەکە نەوعی شەریکەکە جۆری هەڵگرتنەکەی هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر نرخەکەی باشکەواتە لە پێداویستێکی پزیشکیە ئەکرێت شتە باشەکە هەڵبژێرین نەک ئەو شتێک ئەوە پەیوەندی کەمترێکە یا هەرزانترێکە ئەوە پەیوەندی بە گیرفانی منەوە هەیە ئایا من چۆن بڕیارەیەم بێگومان منیش حەزەکەم ئەگەر پارێکی باشم پێ بێ باشترین کوالیتی دەرمان بکڕم حەزەکەم شروعێک لە جیاتی $5 پێ بەم $30 پێ بەم بەڵام ئایا توانم بێگومان هەنێ شت هەیە ناچاریەت مرۆڤ دایم سروشتی وایە بە پێی گیرفانی خۆی مامەڵاکات لە کوالیتی خۆراکیشا بە هەمان شێوەیە بەڵێ لە کوالیتی خۆراکیشا بە هەمان شێوەیە ڕەنگ بێ من گۆشتی مریش بخۆم بە 2,000 و ڕنگ بێ خەڵکێکی تر هەبێت گۆشتی خۆی بە 7,000 کوردی هەیە وانەیەکەی بۆنەیە بەڵام ئەم برنجەشمانەیە چولوی بەوەنەیە کە برنجی کوردی قیمەت زۆر هەرزانتری ئەو برنجی کوردی هەیە بە 6,000 دینار برنجی ترمان هەیە بە 1,000 دینار بەڵێ لەبەرەوە مرۆڤ دایم سروشتی وایە بە پێی گیرفانی خۆی مامەڵاکات بەڵام هەشمانە ئەڵێ بەخوا هەر برنجە کوردێکە خۆشە ئەوە ڕاستە زۆر باش مامۆستا ڕەگەز تا چەند کاریگەری هەیە تا چەند دەورە بینیەتی بۆ جیاوازیەک هەیە لە بینی ڕەگەزەکانە بۆ نمونە ژن و پیاوێک کە لە یەک ماڵە ئاژین ژنەکە بڕیارێکی هەبێت لە شتکڕینە و لە کوالەتی شتکڕینەکە و هەڵبژاردننی شتەکانە و لە ڕووی نرخیشەوە بە هەمان شێوە پیاوەکە بە جۆرێکی تر بێگومان ئەمە چۆنەڵی گفتوگۆی لەسەر ناکرێت دایم پیاوەکان بە سادەی سی شتەکانەکەن بەڵام خانمەکان زیاتر حەزیان لە شتی گرانبەها و شتی جوانکاری و ئەمە ژەگەڕێتەوە بۆ سروشتی مرۆڤەکان بوو وایە مامۆستا وڵای بەداخەوە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر ئەم شتانە زەقترن بەڵام لە وڵاتی ئەوروپیا گەر سێریکەی تەنانەت شتەکان سادەترن ڕاستە ئەم شتە لە خانمانە زیاتر زەقترن بەڵام لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێگومان ئەگەڕێتەوە بۆ سروشتی مرۆڤەکان سروشتی پیاوان و خانمان باشە لە کاتێکا کە پێویست نییە پیاوەکە لەوە تێگەشتووە ئەمە پێویست نییە ئەم کوپە هەر ئەو کوپەیە چ پێویستەکە من 5 قاتی نرخەکەی خۆی پێ بم هەندێک شت هەیە ڕنگ بێ پەیوەندی بەو لەزگەیەوە بێ کە لێدرێ هەندێک شت ڕنگ بێ پەیوەندی بەوە هەبێت کە ئەڕۆی لەو شوێنی کەشتە کڕیت زۆر جار ئێمە ئازانین لە ناوبازار ئەو پێداویستیانی کە هەمان ناتوانین دابینیکەین بەڵام سێرەکەیت مۆڵێک دوکانێک سوپەرمارکێتێک ناوبانجێکی پیا کردووە ئەبێ بە چاولێکەری ئەڵێ
من ئەم شتام شتەکانی ئەم چاک ئەم شتانم لە فڵان شوێن کڕیوە مادەم لە فڵان شوێن کڕیومە زۆر بەناوبانگە زۆر گرنگە زۆر مهمە بەڵام لە کاتێکە ئەشێت فەرقی لەو لەزگەیە بێ کە لی دراوە فەرقی لەو علاگەیە هەبێت کە ئیکاتە ناویەوە فەرقی لە شوێنەکە هەبێت زۆر جار بەکاربەری ئێمە بێشانسیشە لە کڕینی شتەکانە تۆڕێ لە مۆڵێک شتە کڕیت پێڵیت ئەم شتە لە بازار هەرزانە بۆ لەوێ گرانە پێت ئەڵێ من کری دوکانەکەی من کری مۆڵەکەی من 3000 دلارە کارەباکەی من بە تیجاری حسابە باجەکەی من دەقاتە یعنی ئەمانەش بەڕاستی کاریگەری بەس تاوانی من چییە من چی بکەم کە تۆ شوێنەکەت ئەوەنە گرانە بەڵام لەو کاتەیە خۆ من ڕێگەیەکی ترم هەیە توانم بچم بۆ ئەو شوێنێکی هەرزانەکەی هەیە لەوێ بکڕم بەڵام ئەمەش دیسانەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیری تاکەکان بتەوێ نەتەوێ ئێمە مشتری هەموو شتێک من دایم ئێڵم هەموو شتێک مشتری خۆی هەیە خەڵکێک هەیە دایم قەنەعەتی بەوەیە قەمیسەکەی لە 50 دلار کەمتر نەبێ خەڵکێکیش هەیە دایم قەنەعەتی بەوەیە قەمیسەکەی بای 10 دلار بێت ئەمە دایم ئەکەوێتەوە سەر ڕۆشنبیری کەسەکان بەڵام لە کۆتایی شابمانی و نەمانە بێت ئەم چاولێکەری و ئەم جۆرە بیرکردنەوەی جیهانیە هەموو شتێک مشتری خۆی هەیە زۆر جار بڕابکە من خۆمەوە لە ئەوروپای بینیوە لەگەڵ براکەمە چوینە بەهانێ مۆڵا سێرمان کردووە من چوومە تو ژوورەوە ئەو نەیوێراوە بێتە ژوورەوە دوای پرسیارم لێ کردو تومە تۆ بۆ نەهاتویتە ژوورەوە بێ ئەوەی من چوومە سێرێ بکەم بێ ئەوەی شتەکەش بکڕم وتوێتی ئەوەی کە تۆ ڕێیتە ژوورەوە قەمیسێکی بای 400 دلارە کالەیەک لە کۆمپانیای ئەدیداس هەبای 600 دلارە داشکانی بۆ کرۆ بە 450 دلار بەڵام بێگومان کە ئەمیش ئەو فەرعانی کردوێتەوە لە جیهانە تەنان دێسە لە هەرمی کوردستانی شاو فەرعانە هەیە من دڵنیام لەوە مشتری خۆی هەیە هەموو شتێک مشتری خۆی هەیە باشە لە قسەکان تا باست لەوە کرد کە ئەو لەزگەیە کە نرخەکەی لەسرە بدائانرێ بۆ کاڵا و پێداویستی وشتومەکەکان ئەمەش کاریگەری خۆی هەیە و ئەمە کاریگەریکی زۆر گەورەی دروست کردووە بۆ هەموو کەسێک هەروایە پێت وایە کە کەسێکە چ سەیری بۆ نمونە پێداویستێکی کارەبایی یەکات سەیری نرخەکانەکە سەیری کاڵاکە ناکات ئەمە پێی ئەڵێن هەڵخەڵەتانی دەرونی ئەمە دراسی لەسەر کراوە و بە تەواوەتیش مرۆڤ هەڵخەڵەتێنێ زۆر جار ئێمە بەلای شوێنێکە ئاڕۆین ئەڵێ کاڵایەک بکڕە و دانەیەکیش بە دیاری وەرگرە باش کاریگەری لەسەر دەروونمانەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم کەسە بە زەرەری شەکات یاخود زۆر جار ئێمە ئاڕۆین شتێکە کڕین نووسراوە 99 دلار و 99 سنت ئێمە بیرمان لەوە کردوێتەوە لە خانەی 90 دلارەکانە شتەکانە کڕین نەک لە خانی 100 دلارە ئەمە تەنها کاریگەریی دەرونی دروستەکە و هیچ کەواتە ورد لە نرخەکە ناکۆڵینەوە کە 99 دلار و 99 سنت هەر 100 دلارەکەیە نەخێر 100 دلارەکەیە بەڵام دلارەکەیە 100 دلارەکە لێ وەرەگرێ خۆ لە کۆتایی 1 سنت ناگەڕێتەوە هیچیش ناکات بەڵام ئەمە پەیوەندی بەلایانی دەرونی مرۆڤەکانەوە هەیە ئەم جۆرە هەڵخەڵەتانە لێرەش نییە جیهانیە تازە ئێمە خەریکە ئەو ڕۆشنبیریەمان بەلاوە دروستە بێ زۆر جارێ ما بینین کە چینە ناو بازارەکانەوە خەڵک باشی جواب ناییتەوە ئێستا چ ناو بازارێکەوە چ دوکانێکەوە چ مۆڵێکەوە دوو نەفەرەڵێ فەرموو چی دەوێ بابۆت بکەم تازە وردە ئەم ڕۆشنبیری بە بازارکردنە کە چۆن بەکاربەر هەڵە خەڵەتێنێ و کاریگەری لەسەر دەرونیە بێت تازە لە ناو ئێمە بڵاوە بێت باش شتێکی ترمان هەیە قۆستنەوەی بۆنەکان بۆنەیەک بۆ نمونە ئێمە با بڵین کەمتر لە مانگێکمانەوە بۆ جەژنی قوربان باشە لە ئێستاوە بازرگانەکان دوکانارەکان هەندێکیان بازارەکە قۆزنەوە ئەو پێداویستیانی کە هاوڵاتیان پێویستیانە نرخێکی زیاتری خەنە سەر زۆر ڕاستە بەداخەوە ئەم شتە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان و عێراق بێبەش نین لەو بارودۆخە بەڵام بەداخەوە لە ئەوروپایە کە بۆنەیە کە بێت یاخود لە ئەمریکا لە ئەوروپا بە بۆنەی بۆنەکانەوە نرخەکان دابەزێنرێت بەڵام کێشەکە لێرایە چییە وەکو تاکە کەس مامەڵاکرێ لەوێ کۆمپانیەکان مامەڵاکەن کۆمپانیەکان نرخەکان دابەزێنن کۆمپانیەکان داشکان نەکەن بەڵام بەداخەوە لێرە لەبەرەوەی چاودێری حکومەت چڕ نییە بە ناوی بازاڕی ئازادەوە ئەوەی لە کۆتاییە باجی شتەکان ئايات بەکاربەرە هاوڵاتیە هۆشیاری ئەم هۆشیاری لای تێک چۆن دروست کرێ مامۆسا کە هەم کاڵایەک دوو کاڵامان هەیە کە هەردووکیان یەک ئیشمان بۆ کات ئێمە نرخە هەرزانەکەیان هەڵبژێرین کە هەمان کاری گرانەکەشمان بۆ کات من پێم باشە تاچی ئێمە وا بیرکاتەوە دوو هەفتە پێش جژن یاخود مانگێ پێش جژن نەڕۆشت کڕێ قەیچێکە با دوو مانگ پێش دەژن بیکڕێ یان ئەسڵەن ئەگەر شتێک هەر ناتێت مەکڕە یاخود با دوای جژن بیکڕێ ئەوتر دنیا کۆتایی نییە دنیا کۆتایی نییە وەکو بە ڕێزە باسیەکەی بەڵام ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیریەکە ئەم ڕۆشنبیریە چۆن دروست دەکرێت ئەم ڕۆشنبیریە وەڵای بەداخەوە من دەلاکێکەکەمە ڕۆم سەری لا چاکەکەم ئەڵێ
من هەفتەیەک پێش دەژن بێ ئیشە بم بەڵام ڕۆژی دەژن شەوەکەی ناڕۆمەوە لەبەرەوەی ئیلا ئەبێت بۆ باینەکەی جەژن بێ ئەم شەوەکەی سەری چاکر بێت یعنی نازانم ئەم ڕۆشنبیریە چۆن یعنی ئەمە بیگۆڕینە ناو خەڵکە ئەمە هەر تەنها ئەگەڕێتەوە بۆ خودی کەسەکە منۆکو خۆم قەت ناڕۆم لە بۆنەکانە شت کڕم دایم یاخود مانجێ پێشەوە یاخود مانجێ دوایەوە هیچ پێویستیش ناکە ئەو لۆدە لە ناو بازاڕای ئێمە دروستیکەین بەڵامی تر بەداخەوە ئەم گوڵدانە با بۆ جەژن داینەنێم با بۆ دوای جەژن با بۆ دوای جەژن مانجێ پێش جەژن بیکڕم هیچ کێشێک دروست مامۆستا ئەگەر ئەم ڕۆشنبیریە لای ئێمە دروست نەبوو بێت تازە ئێمە بەم جۆرە هات بێتین بەڵام چۆن ئەم ڕۆشنبیریە لای مناڵەکانمان دروست بکەین کە مناڵەکانیشمان کە بەشێک لە ئێمە ئەم ڕۆشنبیریەی نەبێت ئەوانیش بە هەڵەکەی ئێمەیان نەڕۆن بێگومانەوە هەرەگەڕێتەوە سەر پەروەردەی خێزانەکە من ناڵێم لە هەموو خێزانەکانە وایە بەڵام بەڕاستی دیاردەیەکی زەقە لە کۆمەلگای کوردەواریە سەبمانوێ نەمانوێت بەڵام خەڵکێکی کەش هەیە وەکو ئێمە بیرکاتەوە کە ئەو لۆدە هەم لە ناوبازار دروست نەکە هەم بە پارەیەکی گران شتومەکەکانیشی نەکڕێت فەوزایەک دروستە بێ لە بازارە مامۆستا بەداخەوە ئەزایی سروشتی ئینسان ئێستا ئێمەگەر سێرکەین تەنانە لە کاتی تایبەت لەو ڕۆژەژا کە موچە داباشەکەی کە بڕیاری دابشکردنی موچە ئادرێکە هەر لیستی موچەکە بڵاوکرێتەوە بڵێن هەفتەی داهاتوو بازارێتر منیسم بێ باسی ئەوە بکەم تەنانە لە کاتی دابشکردنی موچەکانی ئێمە ئەو کێشەیەمان هەیە جا تاچی دەوڵەمەند چۆن بیرەکاتەوە و تاچی هەژار چۆن بیرەکاتەوە ئەمەش کاریگەریە تاچی دەوڵەمەند دایم تێرە کە تێر بوو پەلامەری شتەکان نایەت بەڵام تاچی هەژار چونکە تامەزرۆیە چونکە حەزی زیاترە چونکە ئەو شتانی کە پێی ئەگا کەمتر ئەتوانێت پێداویستەکانی پڕکاتەوە لەبەرەوە هەرچیەکی یەتە دەست بە خێرایی پەلامارەیەت ئەو جۆرە پەلامارانەش کە ئەبینین لە کاتی دابشکردنی موچە زۆر بە ئاسانی بە بازاڕەکانەوەی بینین بەڵام چی بکات مامۆستا بۆ نمونە ئەو کەسەکە هەژاری کە باسیەکەی کە زۆر بە خێرایی ئەی پێداویستیەکەی نەکڕێت ئەی شتی مناڵەکەی نەکڕێت ئەی جل بۆ جەژن بۆ مناڵەکەی نەکرێت ئەی چی بکات ئەمە کەڵەکە بوویە کە لە ناو خێزانەکە دروست بووە زۆر جار مناقەشە لە بینی هاوسەرەکانە دروست ئەبێت ئەڵێت ئەو شتە بکڕین ئەڵێ ڕاوە سەبا موچە بێت ئەڵێ با ئەو شتەی تر بکڕین ئەڵێ ڕاوە سەبا موچە بێت ئەڵێ باجل بۆ مناڵەکانمان بکڕین ئەڵێ ڕاوە سەبا موچە بێت لەبەر ئەوە ئەو هەڵاوسانە لە کاتی دابشکردنی موچایە یەکسەر لە بازاڕەکانە بۆ شێوەی ئێمەی بینین ئەویش جۆری قەڵەماڵەکە شتێک لە کۆتایی یابتەوێ ئاماژەی پێبیت هەر لەسەر کڕێنی کاڵا و پێداویستیەکان لەسەر کڕێنی هەر شتێک بۆ نەبێت یان بۆ پێداویستێکی ڕۆژانەی خۆمان بێت دووشتمان هەبێ هەرزان و گرانەکە هەر شتێک کە باسمان نەکرد بێ نەبوو بێەوە پرسیار بۆ بەڕێزت ئاماژت پێ نەکرد بە فەرموتوانی ئاماژە بێت من پێم وایە هەندێک شت پەیوەندی بە حکومەتەوە هەیە هیوادارم حکومەت هەندێک لە باجەکان دابەزێنێ لە دەواازە سنووریەکانە بۆی کاڵا بە نرخێکی هەرزان بگا بەدەستی هاونیشتیمانیان جگە لەوە پێویستە مرۆڤەکانی ئێمە وا بیرکاتەوە بە پێی گیرفانی خۆی مامەڵەکات واز لە چاولێکەری بێنێت ئیتر بارودۆخی ژیانی خۆی بەپی پارەکان و بەپی داهاتی خۆی ڕێخات بەڕاستی بەداخەوە مرۆڤی ئێمە ڕۆشنبیر نییە لە خەرجکردنی داهاتەکانیە هیوادارم هەموو مرۆڤێک پێداچوونەوە بۆ بارودۆخانی ژیانی خۆیان بکات بۆی ژیانێکی تەندروست و باشتر و خۆشتری هەر لە دەمێکەوە دوێتی کە بەقەت بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە زۆر ڕاست باشە دەستە خۆش بێت کۆرجیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاسی بە ڕێزیشتان